بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤ ئەم کاتتان باش دیسانەوە بە ئەڵقەیەکی دیکە لە زەنجیرەڵقەکانی گزین کاتونەتە خزمەتتان هیوادارین تا کۆتایی بەرنامەکە وەکو هەمیشە هاوڕێمان بن. لەم بەرنمەیەدا ئاوڕێک ئەدەینەوە لە دوایین گوشارەکانی ناوەندە ئەمنیەتەکانی ڕژیم ئیسلامی بۆ سەر چالاکانی خوێندکارانی کورد لە زانستگاکانی شارەکانی پارێزگای سنە. هەروەک لە هەواڵەکانیشدا لە ماوەی ڕۆژان و مانگەکانی ڕابردوو ئاماژەی پێکراوە سەبارەت بە دوایین گوشارەکان دەتوانین ئاماژە بە تێکدانی ڕێوڕسمی ناساندنی کەسانی پاڵێوراو بۆ شۆرای فەرهەنگی زانستگای کوردستان لە سنە کە پاش چەند خولەک لە قسە و باسەکانی بەرپرسی زانکۆی سنە بکەین. هەروەها ماوەیەک لەمەوە پێش مهدی دوعاگوو چالاکێکی پێشووی خوێندکاری لە زانستگای ئازادی سنە کە کاتی خۆی بەرپرسی یەکێتی دموکراتیکی خوێندکارانی کورد بووە بانگهێشتی دادگای ئینقلابی ڕژیم لە سنەکرا سەبارەت بە دۆسیەی بەشداری لە ڕێوڕسمی ساڵۆگەری ئیبراهیم لوتفوڵایی لێپرسینەوەی لێکرا. هەر لەم پەیوەندیەدا ڕێکەوتی سیانزەی ڕێبەندانی 1393 هەتاوی موختار زارعی یەکێکی تر لە چالاکانی پێشووی خوێندکاری بۆ دادگا بانگهێشت کرا. یان بەڕێوەچوونی حکمی 50 زەربەشەلاقی دانا لە ئەنجاوایی بکەین لە حاڵێکدا کە ئەو خوێندکارە کووردە تەنیا تاوانی چالاکی لە زانستگای پەیامنووری سنە و مەریوان بووە. یەکێکی تر لە گوشارەکانی ڕژیم بۆ سەر خوێندکارانی کورد لە پارێزگای سنە وەکو باقی ناوچەکانی کوردستانی ڕۆژهەڵات ڕێگریکردن لە درێژەدان بە خوێندن و بێبەشکردنیان لە خوێندن بووە. بۆ نمونە 3 کەس لە دەرچوانی کونکوری کارناسەی باڵای پارێزگای سنە بە بڕیاری وزارەتی ئیتلاعات لە خوێندن بێبەش کراون. ئەو 3 کەسە بریتین لە پوریا مەردوخ ڕۆحانی، ئەحمەد قوڕیشی و ڕەشاد هۆشبەری. یان دوای نمونەی ڕێگری لە بەڕێوەبردننی مەراسم لەلایەن خوێندکارانی کوردەوە لە زانستگاکانی پارێزگاکەدا دەتوانین ئاماژە بە ڕێگەنەدان بە بەڕێوەبردننی سمینارێک لەسەر گرنگی زمانی دایکی لە زانکۆی پەیامنووری مەریوان بوو کە ئەلبەت لەم ڕۆژانەی دواییدا و پاش پێگیری خوێندکاران سمینارەکە بەڕێوەچوو. گوشاری ڕۆحی و هەژاری یەکێکی تر لە گوشارەکانی سەر خوێندکاران لە ئێران و کوردستان بەگشتیە کە دوای نمونەی بووە هۆی خۆکوژی خوێندکارێکی کورد لە شاری بادە. هەرچەند ئەم گوشارانە بەمانای ناچالاکبوونی خوێندکارانی کورد لە زانستگاکانی پارێزگای سنە نییە و بەڕێوەبردننی چەندین کۆن و سیمینار و بەڕێوەبردننی کلاسەکانی زمانی کوردی بەردەوامە. بە جۆرێک کە خوێندکارانی مەریوان فستیواڵی کورتە چیرۆکی هەورامی و پێشانگای هەڵەبجیان بەڕێوەبرد. هەروەها لە زانکۆی کوردستان گۆڤارە خوێندکاریەکان بەردەوامن لە کارەکانیان و یادی قوربانیانی هەڵەبجە و پشتیوانی لە کۆبانی لە زانستگاکانی شاری سنە بەڕێوەچووە. لە شاری سەقزیش چەند کۆڕ و کۆبوونەوەیەک لەلایەن خوێندکارانی کوردەوە بەرگوزار بووە. تەنانەت خوێندکارانی کورد لە زانستگای پەیامنووری قوڕوە و بیجاڕیشدا لە ڕێگەی فێرکاری زمانی کوردی و ئەنجومەنە خوێندکاریەکانەوە چالاکن. بەڵام لەم بەرنمەیەدا سەرڕای ئاماژە بە چالاکی خوێندکارانی کورد ئاماژەیە دەکەین بە دوای نمونونەکانی ڕێگریەکانی بەرپرسانی حکوومەتی ئیسلامی لە چالاکی خوێندکارانی کورد لە زانستگاکانی شارەکانی پارێزگای سنە. هەر بەم بۆنەوە بۆ تاوتوێکردنی ئەم باسە داوامان لە چیاکۆ عەزیزی یەکێک لە چالاکانی خوێندکاری پێشووی زانستگای کوردستان لە سنە کردووە و دۆخی زانستگاکانی پارێزگای سنە یان لەگەڵیان تاوتوێ دەکەین. بەڵام سەرەتا وەکو نەریتی هەمیشەی بەرنامەکە چەند هەواڵێکی خوێندکاری دەبینین و دواتر دەگەڕێنەوە لاتان. لە مەریوان سمیناری ڕۆڵی زمان لە هزر و ئەندیشە بەڕێوەچوو. لە زانستگای پەیامنووری شاری مەریوان سمینارێک لە ژێرناوی ڕۆڵی زمان لەسەر هزر و ئەندیشە بەڕێوەچوو. بەپێی هەواڵی گەیشتوو بە ئاسۆی ڕۆژهەڵات ڕۆژی سێشەممە هەشتی گوڵان لە زانستگای پەیامنووری شاری مەریوان سمینارێک لە ژێرناوی ڕۆڵی زمان لەسەر هزر و ئەندیشە ساز دراوە و لە دەستپێکدا شێعرێک لەلایەن منداڵانی چیا خوێندراوەتەوە و دواترەکان لەلایەن دکتۆر حامد کۆنەپۆشی تەوەری سمینارەکە باس کراوە و پاشان خوێندکاران چەند پرسیارێکیان گەڵاڵە کردووە کە لەلایەن باسکاری سمینارەکە وەڵامیان دراوەتەوە. لەو سمینارە وتارێکیش لەلایەن ئارام فەتحی لەسەر زمان پێشکەش کراوە و ئاماژەی بەوە داوەکە ناخۆشترین ڕۆژانی ژیانی ئەوە بووە کە مامۆستای قوتابخانەکەی کورد بووە بەڵام بە زمانی فارسی قسەی کردووە. ڕەوتی بەربڵاوی کۆچی خوێندەوارانی کوردستان بۆ شوێنەکانی دیکە. دواکەوتووی ئابووری و پەرەنەسەندنی ئوستانی کوردستان بۆتە هۆی ئەوەی کە 58,000 هاوڵاتی کورد ئەو ئوستانە بەجێبهێڵن.
بەپێی راپۆرتی هەواڵنێریە نێوخۆییەکان بە پشتبەستن بە توێژینەوەیەکی مەیدانی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا 58,000 هێزی مرۆیی ئوستانی کوردستانیان بەجێهێشتووە. توێژینەوەکە دەری خستووە کە ساڵانە بە شێوەی نێوەنجی 6,000 کەس کە خاوەن بڕوانامە و شارەزای پیشەیی بوون لە ئوستانی کوردستان کۆچیان کردووە. لەو بارەیەوە ڕاوێژکاری ئابووری ئوستانی کوردستان ڕایگەیاندووە گەشە و پەرەسەندنی کوردستان جێگەی ڕەزامەندی نییە و ئوستانیش لەو بوارەدا پلەیەکی باشی نییە. بایزید مەردۆخی کۆچ و ڕۆشتنی کەسانی خوێندەواری بە جێگەی نیگەرانی وەسف کردووە و باوەڕیشی وایە ئەو کۆچکردنە پێش با ڕەوتی پەرەسەندنی ئوستانی کوردستان دەگرێت. دانانی کەسی ناخۆجەیی لەو ئوستانەدا یەکێکی دیکە لە کێشەکانە کە سەر ڕای بەڵێنەکانی دەوڵەتی تەدبیر و ئومید بەڵام هێشتا چارەسەر نەکراوە. زۆربەی خاوەن بڕوانامە و خوێندەوارانی کوردستان بە هۆکاری دانەمەزراندن، هەڵاواردن و نەبوونی هەلیکار ڕوویان لە شوێنەکانی دیکەی ئێران کردووە. خۆبواردن لە سەرمایەگوزاری و نەبوونی ناوەندی پیشەیی گەورە ڕێژەی بێکاری لەو ئوستانە بە بەراورد لەگەڵ شوێنەکانی دیکە زۆر زیاتر کردووە. کارناسانی کاروباری کوردستان لەو باوەڕەدان بێبەری، خۆبواردن لە سەرمایەگوزاری و ڕوانینی ئەمنیەتی نظامی بۆ سەر ئەو ناوچانە لە هۆکارەکانی کۆچی هاوڵاتیان بۆ شوێنەکانی دیکەی ئێرانن. خوێندکارێکی کورد دەست بەسەر کرا. خوێندکارێکی کوردی خەڵکی شاری چاڵدوران کە لە زانکۆی تاران سەرقاڵی خوێندن بووە دەست بەسەر کراوە. چەند ڕۆژ لەمەوبەر هاوڵاتیەکی خەڵکی شاری چاڵدوران بە ناوی مەجید قولیزادە تەمەن 32 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی حکوومەتی ئێرانەوە دەست بەسەر کراوە. ئەو هاوڵاتیە کووردا بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی حکوومەتی ئیسلامی ئێران دەستگیر کراوە. سەرچاوەکە باسی لەوەش کردووە مەجید قولیزادە خوێندکاری ڕشتەی قانون لە زانکۆی تاران بووە و چەندین جاریش سەبارەت بە ڕەخنەگرتن لە نوێنەرانی کوردی مەجلس دەست بەسەر کراوە. ژمارەی سێیەمی بڵاوۆکی زاگرۆز لە زانکۆی کرماشان بڵاو دەکرێتەوە. لە چەند ڕۆژی داهاتوودا سێیەمین ژمارەی بڵاوۆکی فەرهەنگی کۆمەڵایەتی زاگرۆز لە زانکۆی ڕازی کرماشان چاپ و بڵاو دەکرێتەوە. بە پێی هەواڵەکان بڕیارە بڵاوۆکی زاگرۆز لەلایەن خوێندکارانی کوردی زانکۆی ڕازی کرماشان هەفتەی داهاتوو بڵاو بکرێتەوە. ئەو بڵاوۆکە سربەخۆیە و لەلایەن چالاکانی خوێندکاریەوە ئامادە دەکرێت. خوێندکارێکی کورد 6,000 ناوی کوردی لە 2 تۆی فەرهەنگنامەیەکدا بڵاو کردەوە. خوێندکارێکی کورد کە لە بواری کاری ئایتیدا شارەزایی هەیە فەرهەنگنامەیەکی کوردی لەژێر ناوی کۆبانێ بە شێوەی ئەلکترۆنی خستووەتە بەردەستی بەکارهێنەرانی ئەو بوارە. سیروان دەرمان خوێندکار و چالاکی فەرهەنگی خەڵکی شاری نەغەدا بە هاوکاری ئەنجومەنی ئەدەبی شاری شنۆ و چەند چالاکێکی دیکەی نەغەدا توانیوێتی فەرهەنگنامەی کۆبانێ کە 6,000 ناوی ناوازی کوردی لەخۆگرتووە دابڕێژێت. ئەو چالاکە فەرهەنگیە باسی لەوەش کردووە نووسین و داڕشتنی فەرهەنگەکە ماوەی 8 مانگی خایاندووە و ئێستا تەنیا وەکو نەرمەفزار لە تەلەفۆنەکانی ئەندرۆیددا کەڵکی لەوەردەگیرێت. سیروان دەرمان بە سەرچاوە ناوچەیەکانی وتووە لە داهاتوویەکی نزیک هەوڵ دەدەم کە ئەو فەرهەنگە لە 2 تۆی کتێبدا لە چاپ بدەم. ئەو هاوڵاتیە کووردا لەبارەی هەڵبژاردننی ناوی کۆبانێ وتوێتی بە مەبەستی هاودەردی لەگەڵ قوربانیان و لێقەوماوانی خەڵکی کۆبانێ و ئەو کارەساتەی بەسەر ئەو شارە هات ناوی کۆبانێم هەڵبژاردووە. سیروان دەرمان تەمەنی 21 ساڵە و دانیشتووی ئاوایی زەلیلانی شاری نەغەدەیە و هەتا ئێستا زیاتر لە 35 نەرمەفزار و بەرنامەی تەلەفۆن و کامپیۆتەری بە زمانی کوردی دروست کردووە. ئەو لاوە کووردا لە حاڵی حازردا لە زانکۆی شاری ئەردەبیل ڕشتەی کشت و کاڵ و نەباتات دەخوێنێت. خوێندکارێکی کوردی خەڵکی شاری سنا خەڵاتی نێونەتەوەیی بەدەستێنا. خوێندکارێکی داهێنەری کوردی زانکۆی ئازادی شاری سنا خەڵاتی زێڕی لە فستیڤاڵێکی ژنەف بۆ خۆی دەستەبەر کرد. بە پێی هەواڵەکان ئامانج مەسەریپور خوێندکاری زانکۆی ئازادی شاری سنا با خستنە ڕووی نوێترین داهێنانی خۆی خەڵاتی زێڕی تایبەت بە فستیڤاڵی نێونەتەوەیی تایبەت بە داهێنەران و خوڵقێنەرانی لە ژنەفی سویس بۆ خۆی دەستەبەر کرد. ئامانج مەسەریپور خوێندکاری قۆناغی کارناسی میکانیکی زانکۆی ئازادی سنەیە. ئەم خوێندکارە وەک خۆی ئاماژەی داوە
داهێنانەکەی لە پەیوەندی لەگەڵ دروستکردنی ئامێرێکی برقیە کە بە شێوەیەکی زۆر سادا لە شوێنی کلیلی بەرق جێگیر دەبێت و ڕێگری دەکات لە ئاگرکەوتنەوە و هەر جۆرە بڕگرتوویەک کە لە ئەگەری هاتنارای کێشەیەکی تایبەتەوە ڕوویدا بێت. ئەم خوێندکارە داهێنەرە کووردا پێشتریش و لە ساڵی 92 خەڵاتی باشترین خوێندکاری توێژینەوەی بەدەستێناوە. پارێزگای سنا 68,000 نەخوێندەواری تێدایە. بە کوتەی بەڕێوەبەری پەروەردەی پارێزگای سنا بەپێی ئامارەکان هەتا ئێستا 68,000 کەسی نەخوێندەوار لە ناو چەند تەمەنی جیاواز لەو پارێزگایە تۆمار کراون. هەواڵدەری مێهر لە زاری ڕەشید قوربانی لێپرسراوی پەروەردەیی پارێزگای سنەوە بڵاوی کردوێتەوە. ئەو 68,000 کەسان نەخوێندەوارە تەمەنیان لە نێوان 10 بۆ 49 ساڵدایە. ئەو بەرپرسە حکوومەتیە ئەوەشی ئاشکرا کردووەکە یەکێک لە بەرنامە سەرەکیەکانی پەروەردە کارکردنە بۆ نەهێشتن و بنبڕکردنی نەخوێندەواری. بە کوتەی مامۆستایان و چالاکانی پەروەردەی کورد ئەم گوتانەی بەرپرسی پەروەردەی سنا لە کاتێکدان کە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی نەخوێندەواری زیاتر دەبێت و لە بەرامبەریشدا دۆخی پەروەردە و ژیان و گوزەرانی مامۆستایان لە ئێران و کوردستانی ڕۆژهەڵات بەرەو خراپتر بوون دەچێت. بە گوتەی چالاکانی پەروەردەیی ئەو ئامارەی کە حکوومەت بڵاوی کردوێتەوە ئاماری ڕاستەقینەی ڕێژەی نەخوێندەواری ئەو پارێزگایە نییە و لەوەش زیاترە. ماوەی چەند مانگێکە بەهۆی خراپی دۆخی ژیان و گوزەرانی مامۆستایانی ئێران و کوردستانی ڕۆژهەڵات مامۆستایان دەستیان داوەتە ناڕزایەتی دەربڕین و مانگرتنی گشتی و ویست و داخوازیەکانیان هێناوەتە بەرباس. پرسیاری یەکەممان لە میوانی بەرنامە ئەمەیە ڕاو بۆ چوونیان لەبارەی دۆخی گشتی زانستگاکانی پارێزگای سنا لە بواری چالاکی خوێندکاری کورد لەو زانستگادا و هەڵسوکەوتی بەرپرسانی ڕژیم لەگەڵ خوێندکاران لەو زانستگایەدا چۆن دەبینن؟ ئەگەر بمانەوێت سەبارەت بە دۆخی گشتی زانستگاکانی شاری سنا پارێزگای سنا باس بکەین و هەڵسوکەوتی بەرپرسانی ڕژیم و زانستگا لەگەڵ خوێندکارانە باس بکەین دەبێت لە چەندین دەستەی جیاوازە تەبەقەبەندی بکرێت. یەکەم جار سەبارەت بە دۆخی چالاکانی سیاسی لە زانستگاکانی پارێزگای سنا کە لە چوارچێوەی بزوتنەوەی کووردا چالاکیان هەیە. هەروەک ئاگادارن ڕۆژانە لە زانستگاکانی پارێزگای سنا خوێندکارانێک کە چالاکی سیاسیان هەیە دەست بەسەر دەکرێن و چارەنووسیان نادیارە. بەڵام هۆکایی دەست بەسەرکردنی ئەو خوێندکارانە چییە؟ ئەو چالاکانی سیاسی لەبەرچی دەست بەسەرەکرێن؟ ئەنێ جرمی کە مرتەکب ئەوەن لەلایەن حکوومەتەوە بە ناو جرمە چییە کە ئەویان بەسەر دێ کە چارەنووسیان نادیار بێت و لە بازداشتگاکانی حکوومەتە بمێنەوە. لە نێو ساڵدا ڕۆژانێکی تایبەتیمان هەیە بە خوێندکاران هەیە کە چالاکانی خوێندکاری لە نێو زانستگاکانە زۆر جار هەوڵ دەدەن سەبارەت بەو ڕۆژانە سەمینارێک یاکو کۆنفرانسێک یا نەشرێکی خوێندکاری تایبەت بەو ڕۆژانە ئامادە بکەن کە زۆر جار لەگەڵ ناڕزایەتی و دژایەتی بەرپرسانەوە ڕوبەڕوو دەبێتەوە کە زۆر جار دەبێتە خۆپیشاندان و ناڕزایەتی خوێندکاران لە بەرامبەری مەسئولان و بەرپرسانی زانستگاکانە کە بەو بوونەوە لە ئەنجامدا ئەوە بڵین لە ئەنجامدا چەندین دانەرجوو چالاکانی خوێندکاری لە زانستگاکانە دەست بەسەر دەکرێن و لە بازداشتگاکانی ئیتلاعات دەمێننەوە. لە زۆربەی زانستگاکانی پارێزگای سنا ئەنجومەنهایەک یا گروپهایەک هەیە کە چالاکی سیاسی دەکەن، یعنی چالاکیی سیاسی کە لە چوارچێوەی بزوتنەوەی کووردا هەیە کە هەم دەتوانێت چالاکی کەلتوری بێت سەبارەت بە کورد هەم چالاکی سیاسی. نمونەی کە ئاماژەی پێ بکەم لە ساڵانی ڕابردووە لە زانستگای کوردستان لە شاری سنا ئەنجومەنێک دروستکرا لە ژێر ناوی پێشڕەو کە دەستی بە چالاکیکی زۆر سەبارەت بە بزوتنەوەی کورداوە کە ئەو چالاکیانە شامڵی دانانی کلاسێک لە نێو زانستگا بوو فێربوونی زمانی کوردی یا بەڕێوەبردننی سمینارهایەک سەبارەت بە ڕۆژی خوێندکاری و تەبلیغکردن و تەشویقکردنی خوێندکاران بوو لە بەرکردنی جلوبەرگی کوردی لە نێو زانستگا. بەڵام ئەم چالاکیانە بەداخەوە زۆر بە سەختی بەڕێوە دەچێت چونکە هەموو ئەو
گروپە و ئەو ئەنجومەنانە لەژێر چاوەدیریکی زۆر بەرپرسانی حکوومەتەوە لەژێر گوشارە ئەوان دێن چالاکی سیاسی دەکەن. مەسەڵەن بۆ دانانی سمینارێک کە بۆ تایبەتە بە ڕۆژی خوێندکاران کە دەبێتە 16 مانگی سەرماوەز، مەسەڵەن بۆ وەرگرتنی مجەوەزی کە لەو ڕۆژە کە بتوانن سمینارێک بەرگوزار بکەن دەبێت ئەو گروپە یا ئەو ئەنجومەنە یا ئەو چالاکانەی خوێندکاریە 2 مانگ 3 مانگ بە دوای مجەوەزێکا بڕۆن، یا لە ئاکامدا مجەوەزەکان پێ نادرێت یا ئەگەر مجەوەزەکان پێ بدرێت ئەو سمینارە لە ژێر چاوەدیریک و گوشارێکی زۆر گەورەی بەرپرسانی زانستکاکان و حکوومەتە بەڕێو دەچێت. یعنی ئەوە بڵێم ئەو چاوەدێریە شامڵی نەمایەندەی بەسیجی دانیشتجوویە لە نێو ئەو سمینارەدا، نەمایەندەی نەهادی ڕەهبەریە، نەمایەندەی حراست و ئیتلاعاتی شارەکانە کە ئەوان تەلاشەکەن لەو سمینارە سیاسەتی ئەو سمینارە بە جێگایك ببن، یعنی سیاسەتی ئەو سمینارە بە جۆرێک نیشانی بدەن کە ئەو سمینارە کە لە ڕۆژی خوێندکارە گیراوە سەبارەتە بە تەبلیغکردن و ڕێکلامکردن بۆ سیاسەتە نادروستەکانی کۆماری ئیسلامی لە نێو زانستکاکانە. بەڵام لەژێر ئەو هەموو گوشار و چاوەدێریە چالاکانی سیاسی لە نێو زانستکاکانی پارێزگای خۆشبەختانە توانویانە بە باشی ئەو سمینارە بەڕێوە ببەن، باسی خۆیان بکەن، بزوتنەوەی کورد لە چوارچێوەی زانستکاکانە بۆ خوێندکاران تۆزیح بدەن، یعنی خوێندکاران بەڕێوەک ببن کە بتوانن ئەو خوێندکارانە واردی چالاکی سیاسی سەبارەت بە بزوتنەوەی کورد لە نێو زانستکاکانە ببن کە زۆربەی ئەو چالاکانە بەدەستی بەرپرسانی حکوومەت دەست بەسەر دەکرێن، بازداش دەکرێن یا تووشی ئەشکەنجە بن. یەکێک لەو باسە گرنگانە کە لە زانستکاکانە لە بەرچاوە کە هەموو ڕۆژێک هەموو خوێندکاران دەبینن هەڵسوکەوتی حراسەتی زانستکا بەرامبەر بە خوێندکارانە، هەروەها کە ئاگادارن لە هەموو زانستکاکانە بنکەیەکی حراست لە ورودی زانستکاکە هەیە کە زۆر کات بە جلوبەرگی خوێندکاران بە تایبەت کچان زۆر کەمی کوڕان بەڵام زۆربەی کات بە کچان بە جلوبەرگی کچان گیر دەدەن یا ئیجازەی ورودیان بەناو زانستکاکان نادەن کە ئەمانە یعنی ئەم گیردانە و ئەم ئەزیەتکردن و ژێرگوشاردانی کچان و کوڕانی خوێندکار لە نێو زانستکاکانە تەنانەت بوو بەڕێوەبردننی سیاسەتی نادروستی حکوومەتە لە ژێر ناوی شەریعەتی ئیسلامە. یعنی ئەوە بڵێم ئەوان دێن لە نێو زانستکاکانە قانونێک دانن کە دانیشتجوویەک حەقی هەیە ورود یعنی وارد بێ بە محیتی زانستکا دەبێت شئوناتی ئیسلامی ڕعایەت بکات، وەکو مەساڵ بڵێم یعنی چارشێو بەسەر بدات لە مەقنەعە ئیستیفادە بکات، مانتۆکی زۆر بڵندی بێت کە ئەم ڕۆژە لە نێو کۆمەڵگای ئێمە شتایەکی وا زۆر بە سەختی بەڕێوە دەچێت، یعنی خەڵک ڕۆشنبیرتر بوونەتەوە ئەو شتانێکی مەزهەبی و ئاینی زۆر لە بەرچاو ناگرن، بەڵام کۆماری ئیسلامی بۆ بەڕێوەبردننی سیاسەتی نادروستی خۆی لە ژێر ناوی ئیسلام و شەریعەتی ئیسلامە دێت خوێندکاران لە ژێر چاوەدیری و گوشارە دادەنێت. ئاوا ڕوونی بکەمەوە کە ئەو گیردانە بەو خوێندکارانە تەنانەت بوو دروستکردنی کێشە بوو خوێندکارانە، یعنی خوێندکاری کورد چالاکی سیاسی کورد کە لە چوارچێوەی بزوتنەوەی کووردا چالاکی سیاسیەکە دێن بەو بڕیارانە کە بۆ خۆیان دایدەنن ئەو خوێندکارانە ئەو چالاکانەی سیاسی تووشی کێشە و گرفت دەکەن کە لە ئەنجامدا زۆر کات بووە خوێندکارێک لە زانستکا ئەخراج کراوە یا خوێندکارێک دەست بەسەر کراوە. جاروبار ئێمە لەبارەی زۆربوونی ڕێژەی ڕووکردن لە مادە هۆشبەرەکان لەلایەن بەشێک لە خوێندکاران لە زانستگاکانی ئێران و کوردستان راپۆرتگەلێک دەبینن. ڕای ئێوە وەکو کەسێک کە لەم ساڵانەی دواییدا لە محیتی زانکۆی سنەبوون لەمبارەوە چییە؟ تۆزیحاتێکمان بۆ بدەن. بەڵێ وایە بەداخەوە لە ساڵانی ڕابردوو هاتنی مادە هۆشبەرەکان و مخدرەکان و محەڕکەکان بۆ نێو زانستگاکان زۆر بووتەوە کە هاتنی ئەو مادە مخدرانە و محەڕکانە بۆ نێو زانستگاکان چەندین هۆکاری جیاوازی هەیە کە هەمویان هەڵدەگەڕێتەوە بوو سیاسەتی
نادرووسی ئاموزشی لە نێو زانستگاکانی ئێرانە. لە زانستگاکانی ئێرانە دەرسێکی دوواحدی عمومی هەیە بە نەوی تەنزیمی خانەوادە. ئەو دەرسە دێت ڕابطەی جنسی نێوان کچ و کوڕ بە جوانی ڕوون دەکاتەوە کە زۆر کات ئێمە دیوتمانە لە نێو دانشگاکانی ئێران و بەتایبەت پارێزگای سنە بۆ ڕابطەیەکی جنسی نێوان کچ و کوڕ دێن لە بەعزە قورسێک ئیستفادە ئەکەن کە ئەو قورسانە لە مودەت زمانی توولانیە ئەو کەسانە تووشی ئەحتیا دەکات. بەڵام ئەو کەسانە کە ئەو قورسانە مەسرفەکەن چۆن ئاگاهەیەکی خاص و تایبەتیان لەسەر ئەو قورسانە نەدیە لەو ئاگاهەیەکی تایبەتیان لەسەر ئەو قورسانە نییە بە زۆر مەسرفکردنی ئەو قورسە تووشی معتادبوون و ئەحتیاد ئەبن کە کە ئەو ئاعتیادە و ئەو معتادبوونەی ئەو کەسانە هەڵدەگەڕێتەوە کە لە دەرسی تەنزیمی خانەوادە بە جوانی بۆیان ڕوون نەکراوەتەوە کە ئەو مادە کە ئەوان ئیستفادەی لێەکەن لە توولی زەمانە ئاعتیاد ئاوەرە بۆیان. ئاماژە بە شتێکی دیکە بکەم سەبارەت بە معتادبوونی خوێندکاران کە لە نێو زانستگاکانە خوێندکاران لە بواری کەمیەتیەوە هەڵدەسەنگێنن. یعنی خوێندکاران لە بواری کەمیەتیەوە لە بەرچاوی بەرپرسانی زانستگا و بەتایبەت ئوستادانی دانشگا لە بەرچاوەگرن. یعنی خوێندکاران لە بواری کەمیەتیەوە ئەسەنجێنن نە بواری کەیفیەتی. یعنی ئەوان ئەوە بڵێم ئەوە ڕوونی بکەمەوە بۆتان کە خوێندکاران بە گوەرگرتنی نمرەیەکی قبوڵی لە ئازموونێکە لە بەرچاو ئەگرێن نە ئەوەی کە ئەو خوێندکارە تا چە ڕادێک لەو دەرسە فەهمی کردگە. یعنی ئەو دەرسیە بۆ حاڵیوە لەو دەرسە تێگەیە. لەبەر ئەوە بۆ مەساڵ لە شەوی ئیمتحانە خوێندکار دێت تا بەیانی ناخەوێت لەبەر ئەوەی کە بەیانی بتوانێت نمرەیەکی قبوڵی لەو دەرسە وەربگرێت دێت پەنا ئەبات بە مادە مخەدرەکان. یعنی لە بەعزە مادە مخەدرێک کە ناهێڵێت ئەو خوێندکارە تا بەیانی بخەوێت تاکو بەیانی دەرسەکە بخوێنێت لەبەری بکات لە ئازمونەکەیە یعنی بە موافقیت نمرەیەکی قبوڵی وەربگرێت کە زۆر کات بۆ خەڵک ڕوون بۆتەوە کە ئەو مەسرەفی بێشەسحەدی ئەو مادە مخەدرە کە بوو نەخەوتنی خوێندکارە خوێندکار لە ئاخرا لە ئەنجامدا تووشی معتادبوون و ئەحتیادێکی نابەهەنجار لە نێو جامعە بووە. لە دەستڕەستبوونی مادە هۆشبەرەکان لە نێو شارەکان و هەرزانبوونی یعنی مەسرەفی ئەوانە زۆر بەڕاحەتی بوو بۆ خوێندکاران و تەهیەکردنی ئەوانە تەهیەکردنی ئەو مادە مخەدر و محەڕکانە بۆیان زۆر ئاساییە و بەرپرسانی حکوومەتی هیچ هەنگاوێک بۆ لە ناوبردننی ئەو مادە مخەدرانە ئەنجام نادەن. وەکو نمونە من مەساڵێکتان بۆ بێنمەوە ساڵی 1970 هەتاوی من خۆم لە زانستگا زانکۆ بووم. دوو کچی غێرەبوومی لە پارێزگای سنە لە زانکۆی کوردستانی شاری سنە لە کاتی مەسرفکردنی مادەی مخەدری شیشە لەلایەن حراستەوە گیران. بەڵام ئەو دوو کچە بوو 2 ڕۆژ لە دانشگا مەحروم کران. یعنی بوو 2 ڕۆژ ئیجازەیان پێ نەدرا واردی دانشگا بن. بە دوای 2 ڕۆژە هاتنە نێو دانشگا و هاتنە سەر دەرس و کلاسی خۆیان و دیسانەوە دەستیان کردەوە بە کێشانی ئەو مادە مخەدرانە و کە هیچ ئەوە بڵێن هیچ تەئسیرێکی موسبەتی لەسەر ئەو خوێندکارانە نەبووە. ئەمانە هەمووی هەڵدەگەڕێتەوە کە بەسیجی دانیشتووی بەرپرسانی نەهادی ڕەهبەری بەرپرسانی حراسەتی زانستگا خۆیان لە بڵاوکردن و تەرویجدانی مادە هۆشبەرەکان لە نێو زانستگاکانە دەستیان هەیە کە بەرگری ناکەن لەو کەسانەی کە لە نێو دانشگاکانە تووشی ئاحتیادەوەن تووشی کێشانی مەوادی مخەدرە بن. ئێوە ئەم گوشارانەی دوایی بۆ سەر خوێندکارانی کورد لەلایەن بەرپرسانی ڕژیم لە زانستگاکانی کوردستان و ناوەندە ئەمنیەتیەکانەوە چۆن هەڵدەسەنگێنن؟ لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە تا ئێستا گرنگترین جێگایك بوو بەرپرسانی حکوومەتی ئێران زانستگاکان و خوێندکارانی نێو زانستگاکانی ئێران بووە. هەروە کە دەزانن تاکو ئێستا چەندین خوێندکار لە سەرتاسەری ئێران و بەتایبەت پارێزگای سنە دەست بەسەر کران و لە ئەشکەنجەکانی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی نادیار گیانی خۆیانە دەستاوە.
وەکو مەساڵ بۆتان بڵێم شەید ئیبراهیم لوتفوڵڵاهی کە بێ هیچ کێشە و گرفتێک لەلایەن بەرپرسانی کۆماری ئیسلامیەوە بازداش کرا و لە بازداشتگای ئیتلاعاتی شاری سنا بە شێوەیەکی نادیار گیانی عازیزی لەدەستدا کە ساڵانە جەمعێک لە خوێندکارانی پارێزگای سنە و بە تایبەت شاری سنە لەسەر مەزاری کۆ دەبنەوە و یادێکی بۆ دەگرن. یا مەهدی دوعاگوو خەڵکی شاری ورمێ خوێندکاری زانستگای ئازادی شاری سنە لە چەند مانگی ڕابردوو سەبارەت بە دانانی ڕێوڕەسمێک بۆ ڕێزگرتن لە یادی شەید ئیبراهیم لوتفوڵڵاهی بانگهێشتی ئیدارەی ئیتلاعات کرا و لێپرسینەوەی لێکرا. یا دانا لەنجاوایی چالاکی خوێندکاری بە 45 بە شلاغ محکوم دەکرێت. ئەم کارانە کە کۆماری ئیسلامی لە حەقی خوێندکارانە دەیکات تەنیا هۆکاری ئەوەیە کە لە سەرهەڵدانی خوێندکاران بەرامبەر خۆیان کە تووشی دژایەتی خوێندکاران لە ڕوبەڕووی سیاسەتە نادروستەکانی کۆماری ئیسلامیەوە هەیە بە دەست بەسەرکردن و ساکردکردنی ئەو چالاکانە سیاسەتی نادروستی خۆیان لە نێو کۆمەلگا و بە تایبەت زانستگاکانی پارێزگای سنە و سەرتاسەری ئیران بەڕێوە دەبن. وەکو مثاڵێک بۆتان باس بکەم ساڵی 1388 هەتاوی ئاغای دوکتۆر فەکوور ڕئیسی زانستگای ئازادی شاری سنە لە بڕیارێکە کە داویە ئاماژە بە ئەوە کات کە قسەکردن بە زمانی کوردی لە نێو زانستگا و کلاسەکانە مەمنوعە، یعنی کەس بۆی نییە بە زمانی کوردی قسە بکات. ئێمەش وەکو چالاکانی خوێندکاری لەو کاتە لەژێر ناوی ئەنجومەنی پێشڕۆدا کۆبوون دەستمان بە ناڕزایەتیەکی زۆر گۆرە کرد لە بەرامبەری زانستگای ئازادی شاری سنە و کۆبوونەوەیەکی زۆر گۆرەمان کرد کە بریتی بوو لە 700 کەس، یعنی 700 خوێندکاری پارێزگای سنە و بە تایبەت شاری سنە لە بەرامبەر زانستگای ئازادی شاری سنە کۆبوونەوە دەستیاندا بە ناڕزایەتی و خۆپیشاندانێک بچووک کە لە ئەنجامدا من و دوو کەسی دیکە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بانگهێشت کراین و لە ئاخرا لە زانستگا ئەخراج کراین و بە زیندان و حتا شلاقی محکوم بووین. خۆشەویستان بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم ئەڵقەیە بەرنامەکەمان. هیوادارم کە جێگای ڕەزامەندیتان بوو بێت. ئێوەی بەڕێز دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبوک و جیمێلی بەرنامەوە پەیوەندیمان پێوە بگرن و ئێمە لە ڕاو بۆچوونەکانی خۆتان ئاگادار بکەنەوە. تا کاتێکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەر بژین بە شادی و خۆشی و ماڵاوە.